تاڵ و شیرین پێکەوە نەمدیوە چابێ چانە بێ هەر کەسێکی هەمنشینی چانە بێ پێ چانە بێ. مام بەهرەم نزیکەی 45 ساڵە چایەتیە و یەکێکە لە کۆنتترین چایەتیەکانی شاری هەولێر کە ڕۆژانە زیاتر لە 10 چا دەخواتەوە. ئەو تەمەنێکی لەگەڵ چا خواردنەوە بەڕێ کردووە، ئێستاش دانیشتووە و چاوەڕێی مشتریەکانیەتی تاوەکو چای دڵخوازی خۆیان پێشکەش بکات. 45 ساڵی کارم ئەو چاخانەی ئەی لەگەڵ چا خواردنەوەیان خۆت وەڵی چای مادە چای خۆمەوە ڕۆژانە چەند وەڵی 10 و 15 و کەمترە و زیاترە و ئەوە مشتریت هەیە ڕۆژانە بێدە چا بخواتەوە؟ ئەوێ وەڵی هەیەدەی دەخوا وەڵە زیاتری دەخوا ئەوێ هزار دەخوا هەیە 20 دەخوا ڕۆژی چارێک ئەو قەندەی خۆشم بەەوە چای تا دەخۆمە بێ ئەوەی قتا چای شیرین ناخۆم. چا سەرڕای ئەوەی تامێکی خۆشی هەیە و زەو ئارامی بە مێشی مرۆڤ دەبەخشێت لە کەم کۆڕ و مەجلیسی کوردەواری هەیە چا نەبیندرێت و پێشکەش بە میوانان نەکرێت. ڕۆژانە چای ئەگە چای خۆشبی احتمال دە چای بخۆین ناخۆش بی هە ناخۆین حتا لە مەرانیش بی چای ناخۆش بی نیوەی دەخۆم نیوەی دێنمەوە. چای خۆش زۆر خۆشە بەخودە هێواران پاشی مەغریبان چای خۆشەوەکی نان دەخۆی چای زۆر خۆشە. تاڵیان بە شیرنی نا بە شیرینی دەخۆم ئەڵڵا هەیە بەتاری دەخوا بەس چای ئەگەر بەڕێی من ئەگە شەکر دەگەنی بە چای حساب نییە. 21 پێنجی هەموو ساڵێک بە ڕۆژی جیانی چا خواردنەوە دادەندرێت و زۆربەی تاکەکانی کۆمەڵگای کوردەواری حەز بە خواردنەوەی چا دەکەن و بە تایبەتیش چای بەیانیان و حەسران بۆتە نەریت. هیچ شار و شارۆچکەیەکی ئەم هەرێمەش نییە چایەخانەیەکی تێدا نەبێت. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.